يعني ئەوە دەبیتە سەبەبێک لە بۆی کە ئەو نەخۆشیانە هەندێک بزر بن ینی ئەو بەرنامەی ئەوڕۆ چەند پێم مهمە باسی ئینزیلاق و باسی چارەسەریەکانی ئینزیلاق و ئەوانە بکەین زۆریش حەزم لێ ینی هاوڵاتی بەعام و نەخۆشیش بزانی ڕۆماتیزمی بربڕەکانیش هەیە ڕۆماتیزم تەنها ئەوە نییە لە دەست و پەنجەکان بدا و دەست و سەرچەکان بڵێ ئەو کێشەیەشمان هەیە. باشە دکتۆر ڕۆماتیزمی بربڕەکانی پشت نێوان بربڕەکان تایم بڵێ وەکو پێناسەی کورتی بکەین دەبێتە هۆی داخوران دەبێتە هۆی ئەو ڕۆماتیزمە دەبێتەوە کە دروستی دەکات. ڕۆماتیزمی بربڕەکانی پشت زۆر دەیبیستین ئەو شێ زۆر دەبیستین بەس وەکو کردداری نازانیت هەوکردنە لە بەستەرەکانی دەوروبەری بربڕەکان. باش ئەو بربڕانە کە پێگو بەستراونەوە بەستەریان هەیە ئەو بەستەرانە دەست پێ دەکات ئیلتیهاب دەکەن لە نەتیجەی ئیلتیهاباتی زۆرەوە کە بمێنیتەوە چارەسەر نەکرێت پشت تووشی ڕقبوون دەبی ڕقبوون ئێستا مەسەلەن زۆر کەسێ بینیمانە عمری 50 ساڵە یان 6 ساڵە تووشی کوڕبوونەوەی پشتی بووە ئەو کوڕبوونەوەی احتیمال لە ئەو کوڕە بابلێ لە کاتی گەنجێتیدا هیچ کێشەی نەبووبی بەڵام لەبەر هەبوونی ڕۆماتیزمی بربڕەکانی پشت سەبر وای لێ دەکا تووشی ئەو کوڕبوونەوەی بێت بەعام مەسەلەن ئەمە ڕۆماتیزمی پشت فەقەراتی پشت و ئینزیلاق نیشانەکانیان لێک جودان دوو نیشانە لێکیان جودا دەکاتەوە ئەوانەی مەسەلەن سەبەبی میکانیکی بربڕەکانی پشت وەکو ئینزیلاقا وەکو حتا مەسەلەن تەشەنوجاتە سەوەفانە ئەوانەیە ئەوە بە چ جودا دەکرێتەوە ئەو کەسە هەرچەند پشتی بەکاربێنیت لە ژیانی ڕۆژانەدا ژانی زیاد دەبی هەرچەند ئیسراحەتکە ژانەکەی کەمتر دەبیتەوە بەڵام بالعکس ئەو کەسەی کە ئیلتیهابی فەقەراتی هەبی یاخود سەرەتا و ڕۆماتیزمی بربڕەکانی پشتی هەبی ئەو کەسە چەند ئیسراحەت دەکا ئەوەندە ژانی زیاترە چەند جوولە دەکا ئەوەندە باشترە. ویکتۆریانی باڵێ لێک زیاکاتەوە نیشانەکان بە شێوەیەکی گشتی هەرەوە نیە ئازاری هەبیتەوە ئازارەکەی لە کاتی ئازارکردن و زۆری ئازارەکەی نەخۆشیەکە لەوە جودا دەکاتەوە ئەوە یەک و هەروەها تەمەن و ڕەگەز و کاریگەریەکانی ئەوانەی مەسەن هەندێک نەخۆشیش هەیە کە دەبیتە ڕۆماتیزمی بربڕەکان ئەویش هەر ئێستا بازەکەن ئەوانیش سەبەبن باشە بۆیە ئەوەی کە زۆر مهمە نیشانەکانە بە دەرەجەیەک ئەو کەسانە ئەوانەی کە ڕۆماتیزمی بربڕەکانیان هەیە شەوانە پشتیان زۆر دەیەشی بەیانیانیش پشتیان زیاتر لە 1 سەعات ڕق دەبی 1 سەعات ڕق دەبی ئەو کەسێک کە ئیلتیهابی هەبی لە فەقەراتی دائیمەن حەزی لێیە خۆی کوور کاتەوە خۆی قید نەکاتەوە بۆیە بە مروری زەمن ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ ئەو شخصە هەروە کوڕە وەکو ڕاهاتنەچی لێدێ هەتا وەختە گوای لێدێ ئەو شخصە ناتوانانی خۆی بەرزکاتەوە ئینشاءڵڵا لەناو بەرنامەکەی هەندێک وێنەی ئەو کەسانەدا دەنین ئەوانەی کە ڕۆماتیزمی بربڕەکانیان هەیە بۆیە ئەوەی کە زۆر مهم بوو ینی هە لە سەرەتای بەرنامەکەی ئەو شتەی جودا بکەینەوە چونکی زۆر جار ئەو نەخۆشیانە لێمان بزرن ڕاستە ئەمە خەڵک لەوانەیە ئەو زانیاری نیکە جەنابلت لەلاتە ئەکیت بۆیە ینی ئازاری پشت بە شێوەیەکی گشتی لەوانەیە بەس نەخێر شەر نیە تەنها ئینزیلاق زیاکردنەوەکەی ئەوە بوو کە باسمان کرد بەڵێ جیاوازی نێوان ئینزیلاق و ڕۆماتیزم هەم ئیلتیهاب لە نیشانەکەوتمان سەبەبی میکانیکی هەیە میکانیکی ینی تێکچوون یان لە ئێسکەکان یان لە بربڕەکان یان لە بەستەرەکان یان لە ماسوولکەکان بەڵام هەوکردن فەرق دەکە هەوکردن لە ئێسکەیە بە ئیلتیهاباتی ئێسک هەوکردن لە دیسکەکان هەیە بە بەکتریا و بە کێشەی دیکە هەوکردن هەیە لە ماسوولکەکان زۆر جار وەکو قونێری گەورە لە ماسوولکەی دەوروبەری فەقەرات دەبی ئەوی ژانی زۆر دروست دەکات بۆیە ئەسبابی زۆرە ئەسبابە ئیلتیهابیەکان بەڕای خۆم مهمترن لە ئەسبابە میکانیکیەکان چونکی ئیلتیهابەتەکان ئەگەر چانەکەی دەبیتە هۆی تێکشکاندنی بربڕەکان و حتا جونگەکانیش باش دکتۆر فەرموو با بڕۆین لە بەڕێدا بچنە خوارەوە نیشانەکان با بڵێن نیشانەکانی ڕۆماتیزم هەر ئەوانم کە باسمان کرد بڵێ ئەو ئازارە زۆرە و ئەوەی کە دەبێت ئەوەی کە زۆر باویشە وەکو پێم گوتن ئینزیلاقی ینی ئێستا زۆر کەس مەسەلەن جوێی لە ئێمەیە زۆربەی زۆری ئینزیلاقی فەقەراتی هەیە حەزی لێ بزانی مەسەلەن ئینزیلاق چییە ئینزیلاق لە نەتیجەی زەختی زۆر لەسەر کڕکڕاگەی نێوان بربڕەکان
یان ئەوەتە لە بەرزەختی زۆر یان لەبەر کەمبوونەوەی لینزی لەبەر تەمەن دەبیتە سەبەب لە بۆی کە ئەو فقراتانە زەخت لەو دیسکانە بکەن چونکی دیسکەکانی ئێمە دەوروبەریان ڕقە ناوەندەکەشیان لینزە